هەڵبژاردەی تووپی پێی عێراق ئێستا لە هەولێرە مەشق و ڕاهێنان دەکات و خۆی ئامادە دەکات بۆ گەیشتن بە جامی ئاسیا و جامی جیهانی. لە پێکهاتەی هەڵبژاردەی عێراقدا کە بە نوێنەرەتی تەواوی گەلانی عێراق یاری دەکەن تەنها یەک یاریزانی کوردی هەرێمی کوردستانی تێدایە. لەبارەی ئەوەی کە پسپۆر و یاریزان و هاندەرانی وەرزشی هەرێمی کوردستان ڕەخنەی زۆر لە کاربەدەستانی بواری وەرزشی عێراقی دەگرن و پێیان وایە بە مەبەست یاریزانی هەرێمی کوردستان بانکهێشت ناکرێت چونکە بەدەیان یاریزانی هەرێمی کوردستان لەیانە بەهێزەکانی ئاسیا و ئەوروپا یاری دەکەن. لەم بارەیەوە عەبدولخالق مەسعود سەرۆکی یەکێتی تووپی پێی عێراق گوتی: ئەمە هەموو یارنەکان بەیەک چاو تەماشا دەکەین هەرێمی کوردستانە جنوبە فڕاتن ئەوسڵەتا بەغدا هەموو بەیەک چاو تەماشا دەکەین و فەرقی ئاواسی نییە لە بینی ئێمە. من بەخۆم کوردێکم سەرۆکیەکێتی تۆی پێی عێراقم بەیەک چاو تەماشای دەست لە دێگری سەرۆکی یانەی وەرزشی هەولێرم بەیەک چاو تەماشای یانەی هەولێر و یانەی دهۆک و یانەی مینا و یانەی بەغدا و هەموو یانەکان بەیەک چاو تەماشا دەکەین. کامل سغەیر سەرپەرشتیاری هەڵبژاردەی عێراق بۆ دەنگی ئەمریکا بەم شێوەیە باسی کەش و هەوایی ناو یاریگای هەولێر دەکات. بها ملاعب موجودة ومعسكرنا راح يكون يبعدنا من الأجواء الضغوط. لە هەولێردا یاریگە و هەروەها کەمپی مەشق و ڕاهێنانی وەرزشی هەن ئەمەش لە فشار و ناڕەحەتەکانی ڕۆژانە دوورمان دەخاتەوە. لە هەولێرەوە دەست پێ دەکەین و دەچین بۆ ئێران. 6 ڕۆژ لە هەولێر دەمێنینەوە و ڕۆژی 18 مانگ یاری لەگەڵ تیمی سووریا لە ئێران دەکەین و بۆ ئەومە بەسەر ڕۆژی 16 مانگ دەکەوینە ڕێ. هەروها ڕۆژی 24 مانگ یاری لەگەڵ تیمی تایلاند دەکەین و لە ڕۆژی 29 مانگ یاری لەگەڵ تیمی ڤێتنام دەکەین. ئێمە هیچ بژارێکمان لەبەر دەمدانیە تەنها بردنەوە نەبێت. بردنەوە کۆمەڵەکەمان دەگەیەنێتە پێشەنگ و دەچینە قۆناغی دووهەمەوە. زۆر جار هیچ یاریزانی هەرێمی کوردستان لە پێکهاتەی عێراقدا نابینرێن بەڵام ئەم ساڵ هەردی سیامەند تاکە یاریزانی هەرێمی کوردستانە لەم پێکهاتەیەدا ئەویش نیگەرانە لەوەی کە تەنها خۆی بانکهێشت کراوە. ڕاستی ئەوەی هەر یاریزانێکی کە لەگەڵ من بێتن ینی لۆ من خۆشە بەڕاستی بم بۆی ئەمیش بتوان لەگەڵ ئەو یاریزانە کە خۆنەگەریان بگونجێنم بەڵام بەداخۆچ بکەین تەنیا منم. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.